بە دوروشمی لاوان خەباتی دوێنێ وزەی ئەمڕۆ هیوای سبەی دووەم ڤیسیڤاڵی ڕۆژی جیهانی لاوان لە پایتەختی ڕۆشنبیری بەڕێوەچوو. ڤێسیڤاڵەکە بە چەندین چالاکی جۆراوجۆری گۆرانی و میوزیک و هەڵپەڕکێ کە گوزارش بوون لە کلتور و دابوونەریتی ڕەسەنی کوردەواری بەڕێوەچوو. بەشداربوانی ڤیسیڤاڵەکەش کە لە پارچەکانی تری کوردستانەوە هاتبوون و ئەمڕۆ لە پایتەختی ڕۆشنبیری میوان بوون خۆیان بە خۆشحاڵ دەزانی کە توانەوە بەهرەکانیان ئەمڕۆ لێرە و لە سلێمانی نیشانی هەموو لایەکی دەدەن. لاوانی ڕۆشنبیری بەڕاستی پێویستە کە زیاتر پەری پێ بدرێ، زیاتر خەڵک تێکەڵی ئەم ئیشە ببرێ ئیشەک بکرێ و پێویستە کورد یعنی نەک بە ئیشێک و بە دوام بناسرێ. کولتورمان زۆرە، پێویستە هەموو کولتورەکان دەربخرێت. مدوید زیاتر لاوت کوردستان خونیشا بدن وکی که ورزشان وک سماکاران وک موزیکشان یعنی بلا کس نمین دست ساده گوبشول آنبه کاره کردستان گنجای جانه. لە ڕۆژهەڵاتەوە هاتوون کە بەشدار بووم لە ناو ئەم فستیڤاڵە. خۆشحاڵم بە هاتنم بۆ ئەم فستیڤاڵە و ئومیدوارم هیوادارم کە تەواو گەلان گەلی کورد لەگەڵ فەرهەنگ و کولتوری یەک و ئەو گەلانی دیکە ئاشنا بوون و هەدەفی ئێمەش هەرەوەیە. هونەرمەندان و بەشداربوانی ڤیسیڤاڵەکەش بە گرنگیەکی زۆرەوە لەم ڕۆژەیان ڕوانی و ئومێدەوارن خزمەتی زیاتر و باشتری گەنجان بکرێت لە گشتکایە سیاسی و هونەری کۆمەڵایەتیەکاندا تا دەرفەت و هەلی زیاتریان بۆ بڕەخسێت لە گەیاندنی پەیامی نەتەوەیی و زانستی و هونەری و فەرهەنگی کوردیدا. ئەمڕۆژ وەکو دوێنێ سەنگەرەکانی بەرگری لە نیشتیمان پڕە لەو پێشمەرگە لاوانەی بە ورەی بەرز و وتنەوەی لاوی کورد هەردەم حازر و ئامادەی سرودی ئەی ڕەقیبی کوردایەتی درێژە بە کاروانی خەباتی نیشتیمان پارێزی دەدەن و لە هەمان کاتدا هەمان ئەو توێژە زیندووە هێزی ئەژنۆی هەر جوڵەیەکی سیاسی و نەتەوەی داهاتووشن. ئەم فستیواڵی ئەمڕۆ لە شاری سلێمانیەکرێ لەگەڵ ئەم هەموو قەیرانیکەوە هەیە زیندویەتی ئەم شارە پیشانە زیندویەتی جوڵەی هونەری و ڕۆشنبیری پیشانەکەوە لە هەموو باردۆخێکە ئەو بەردەوامی هەیە. لاوان لە بواری هونەریە واجبی سەرشانیەمە کە دەرگاکانمان دایمەن کراوە بێ بۆیان کە بتوانین ئێمە دەورات بکەینەوە ئەوان تایە فێری کاری هونەری بن. دوانزەی ئابی هەموو ساڵێک لە سەرتاسەری هەموو جیاندا ئەم ڕۆژە بەرز ڕادەگیرێت. ئەویش ڕۆژی جیهانی لاوانە و ئەم ڕۆژەش بۆ یەکەمین جار لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لەلایەن ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکانەوە بەڕەسمی ناسێنرا کە ئەمەش دوای ئەو کاولکاری و ماڵوێرانی و خوێنڕشتنەی کە لە جەنگی جیهانی دووەمدا ملیۆنەها گەنجستەی دابوونە قوربانی. هەر بۆیە دەبێت لە هەرێمی کوردستانیش ئاوەڕی جدی لە گەنجان بدرێتەوە و خزمەتی زیاتر بە گەنجان بکرێت و دەرفەتی زیاتریان پێ بدرێت لە گشتکایە سیاسیەکانی حکومڕانی و باشکردنی ژیان و گوزەرانی گەنجان لە باشووری کوردستاندا. گۆران سەینووری، گەلی کوردستان، سلێمانی.